پەرلەمانی کوردستان کۆکان و کات و کاتان پەرلەمانی کوردستان هاتووینە دژ بە تورکیا ناڕەزاتی دەربڕین، دژ بۆ پێشێلکاری ئازادی لە کوردستان ناڕەزاتی دەربڕین، دژ بە برسێتی و نەداری و نەعەدالەتی کە لە کوردستانایە ناڕەزاتی دەربڕین. پەیامەوەیە شەڕ نەبێت لە نێوان کورد و کورد بە هیچ جۆرێک تەحریمی شەڕی ناوخۆیی بکرێت، چکە تورکیا هەدەفی ئەوەیە کە هێزە کوردەکان بە شەڕ بدات. پەیامێکی ترەوەی تورکیا پاشەکشە بکات، پەیامێکی ترەوە ڕێگە نەدرێت کە دار و درەخت و زەوی و خاکی کوردستان تاڵام بکرێت. السلام عليكم يا باشي زود من الاخبار عشان انكم کوردستان کۆکان و کات و کاتان پەرلەمانی کوردستان ڕاکردنەکان بەسیا و بێدەنگیا نەبوو سنوور بەزاندنێ نەبوو داگیرکردنەوە تورکیا بڕاستی ئەش وەکو پەرلەمانتارێکی یەکەتیان نیشتیمانیە کوردستانی تەواو پشتگیریە ئەوان هەواڵات کەم ئەش دبێژم نەبوو داگیرکردنە هەرێما کوردستانی نەبوو سنوور بەزاندنێ بڕاستی لازمە حکومەتە هەرێما کوردستانی لازمە دەستەیە سەرۆکاتیە پەرلەمانی کوردستانی لەگەڵ هەموو فراکسیۆنەکان دابنیشن بە پەلە سنوورێکی بوو ئەوێ داگیرکردنە تورکیا دانێن ڕاستی وەزعی هەرێما کوردستانی زۆر خراپە. ئەوە چەندین ساڵە خەبات و قوربانی دارێت نەتەوەی کورد ئەبروکە ئەم قەبیل ناکەن هیچ شکلێکی بە هەرێما کوردستانی ببیتە گوڕەپانە شەڕ. بەرنامەمان هەبوو کە بینگرت بوونەوەیەک لە بەردەم پەرلەمانی کوردستان بکەین بۆ دوو ئامانجی سەرەکی یەک ئیدانەکردنی ئەو هێرش و سوپاگەریەی کە ڕژێمی تورکیا کردوێتی بۆ سەر منتیقەی بادینان و منتیقەی بارزان و ئەوانەوە و داربڕینەوەکان و زائیدەن داوای جێڕانەوەی موچە پاشەکەوت کراوەکانمان دەکەین نەوت دووسێ قات گران بووە حکومەت گوێی لێ نیە حکومەت بێخەمە بۆیە ئێمە داوای ئەو دوو ئامانجەمان کردبوو و راپۆرتێکیشمان یاداشتێکیشماندایە پەرلەمانی کوردستان جێگری سەرۆکی پەرلەمان لێی وەرگرتین وعد و بەڵێنیدا کە دیراسەی بکەن بیدەنە حکومەت ئاگاداری حکومەت بکەنەوە بۆەوەی کۆتایی بە پاشەکەوتی موچە و لێبڕینی موچە بێنە. Thank you.